بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەکەم لەگەڵ نووسەر و سیاسەتمەدار جەلال دەباغ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین لەم بەرنامەیەدا کۆمەڵێ باسی گرنگی ئەو ڕووداوانەی نووسەرتەیدا ژیاوەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتەوە گفتوگۆ بکەین. خۆشحاڵم کاک جەلال لە بەشی دووەمی بەرنامەکە بتوانین پێکەوە بەردەوامین لە گفتوگۆکانمان. زۆر سوپاس، منیش خۆشحاڵم کە گفتوگۆیەکی زانستانە بکەین و هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن لە بەجێگەیاندنی ئەرکە پیرۆزەکەتاندا. سوپاس دەکەم. ئێمە لە بەشی یەکەمی بەرنامەکەمان لەوە بووین کە باسمان لە گۆڕانکاریەکان کرد لە سەردەمی پاشایەتی و دوای پاشایەتی دۆخەکە بە شێوەیەک وا نەگۆڕا، بەڵام بەڕێستانەوەن گۆڕانکاریێکی گەورە بووە. لەو کاتانە بیرۆکەیەک هاتەکایەوە، بە تایبەتی بیرۆکەی ئۆتۆنۆمی. وابزان بەڕێزت لە گفتوگۆیەکە باسیەکەی کە بەیاننامەی ئێوە حیزبی شووعی یەکەم کەس بووە لە سەرەتای شەستەکانەوە تەبەنی ئۆتۆنۆمی کردووە. بۆچی ئۆتۆنۆمی بە شایستە زانراوە بۆ کورد لە عێراقا؟ ئەو کاتە ئۆتۆنۆمی بە شایستە زانرا چونکە هەنگاوێک بوو بەرە و پێدانی مافەرەوەکانی گەلی کورد. لەبەر ئەوە حیزبی ئێمە یەکەم حیزب بوو لە کوردستانە کە دروشمی ئۆتۆنۆمی بۆ کوردستانی بەرز کردەوە و لە بەڵگەنامەکانیدا سیاسەت و ناوەتەریقنا لحل المەسەلە الکوردیە ڕایگەیان کە حیزبی ئێمە چۆن لە ئۆتۆنۆمی تێئەگا. ئەو شەرحەی کرد، بەڵام پێبەپێی پەرەسەندنی بزاوی ڕزگاری خوازیگەری کوردستان و ڕۆژگارەکە دروشمەکانی حیزبیش گۆڕا و بەرەو پێش چوو. بەڵام دەگوترێ بیرۆکەی ئۆتۆنۆمی یەکێتی سۆڤێت تەرحی کردووە، شتێکی وا هەیە ڕاستە؟ بۆ کوردستان یەکێتی سۆڤێت قەت شتی تەرح نەکردووە و دەستکاری و تەدەخولی نەکردووە. خۆی ئەگەر کردبێتی لە وڵاتی خۆیان ئۆتۆنۆمی دابێ بە قەومەکان و سەربەخۆی دابێ بە هەندێکیان، ئەمە شتێکی ترە. بەڵام یەکێتی سۆڤێت هیچ تەدەخولێکی لە شۆڕشی 14 تەمووز و دوای ئەوە نەکردووە. تەنیا ڕایگەیاند کە پاڵپشتی شۆڕشەکە و هەر کەسێ دەست درێژکا بۆ ئەم شۆڕشە پەنجەی دەسووتێ و فعلەن لە ڕاستیدا معنەویاتی خەڵقەکەی بەرز کردەوە و سۆڤێت پاڵپشتێکی گەورەی شۆڕشی 14 تەمووز بوو کە ئەمریکا و بەریتانیا و هێزە دەسەڵاتدارەکان نەتوانن تەدەخول بکەن. پاڵپشتێکی حیزبی شووعیش بوو لە عێراقا، هەموو میلەتی عێراق و میلەتی کوردستان. جاران قسەیەکی باو هەبوو، دەوترا ئەگەر لە مۆسکۆ باران ببارێ شووعیەکان لە عێراقا چەتر هەڵەیەن. ئەمە قسەی کۆنەپەرستان و ئەو کەسانەیە کە کەیفیان بە شیوعیەت نایەت. شیوعیەت یعنی خۆشەویستی گەل و نیشتیمان، خۆشەویستی حزب، یعنی حزبەکە خۆی سەربەستە و سیاسەتی خۆی داڕێژێ. ئەوان ئەیانویست بڵێن کە شیوعیەکان دەستە نەخۆر و نۆکەری سۆڤێتن، بۆیە ئەو قسانیانە کرد. ئەوە نە ئەسلی هەیە و نە ئەساس. بەڵام دوای شۆڕشی ئەیلوول لە ساڵی 1960 وردە وردە جەماوەر و نفوزی حیزبی شووعی پاشەکشە ئەکات. بۆچی؟ لەبەر ئەوەی کە کۆمەڵێک هۆکار هەبوو. پێش هەموو شتێ ئێمە 5 بەڵگەنامەی حیزبیمان هەیە لەسەر ئەو خۆناغانە و حیزب پێش هەموو کەس غەڵەتەکانی خۆی دیاری کردووە. یەکێ لەو غەڵەتانەی ئەوە بوو لە وەختێکە کە محاولەی تێرۆرکردنی عەبدولکەریم قاسم کرا و عەبدولوهاب غرێری کوژرا، سەدام تکریتی ڕای کرد، عەبدولکەریم قاسم بریندار کرا، برایە ماڵی ئەفسەرێکی گەورەی شیوعی. لەوێ لەو کاتە وەک لە بەڵگەنامەی هەڵسەنگاندنە باس کراوە، حزب ئەیتوانی بێتە سەر حکم،
ولجنة عسكريش اقتراحي كرد كلو ماڵا عەبدولکەریم لەژێر دەستی خۆمانایە عیلاجە کرێ و ڕابگەیەنرێ کە مەجلیسی سیادە لە 3 کەس پێکات بوو حەل بکرێ و پۆستی تریان بدرێتێ و عەبدولکەریم قاسم بکرێ بەسەر کۆماری عێراق و سەرۆکی وەزیران لە شیوعیەک پێک بێ وەزارەتەکەش لە حیزبی شیوعی پێک بێ حزب دەسەڵات گرێ بۆ ئەمە نەکرا بۆ نەکرا چونکە هەڵەیەکی گەورە بوو حزب کردی لەو هەڵەدا ئەوان ئەیانوێت ئەگەر ئێمە سەر نەکەوتین کۆنەپەرستی و ئیمپریالیزم ئیستیغلالی ئەکەن لە دژی شۆڕشی 14 تەمووز و سەرکەوتن بەدەست ناهێنین لەبەر ئەوەیان نەکرد پاشان عەبدولکەریم قاسم کەوتە ژێر زەخت و زەبری کۆنەپەرستان تەنانەت لە ڕووداوەکانی کەرکووکدا کە هیچ هەڵەیەکی حیزبی تیا نەبوو بەڵکو بەقایای ئەوەی هێن بوو کە لە مووسڵ کرا و نازم تەبەقچەلیش بەشدار بوو کە قایدی فیرقەی دوو بوو لەوێ لە کەرکووک بە هەموو هەردوو لە کە ئەوان پەلاماری خۆپیشاندانێکی ئاشتی خوازانەی شیوعیەکانیاندا بە هەردوو لە 36 کەس کوژران و فرێدرانە ژێر یعنی ئەمە هۆکاری پاشەکشەی حیزبی شیوعی بوو لە دوای شۆڕشی ئەیلوولەوە ئەمانە یەکێک لە هۆکارەکان بوو هۆکارەکانی تری مەسەلەن عەبدولکەریم قاسم تێوەرگەڕایەوە ئێمە ئەگەر باتی نایە سەر حکوم جیاواز بوو بەڵام حیزب بە هەڵەدا چوو ئەو وەختە ئیتوانی بێتە سەر حکوم نەهات و ئەم هەڵەی خۆی دیاری کردووە لە پێش هەموو کەس لە بەڵگەنامەی هەڵسەنگاندن 5 بەڵگەنامەمان هەیە بۆ هەموو فترەکان لە هەر پێنجیانە حیزب هەڵەی خۆی دەرخستووە و ڕاستی بەڵام پێدوانیە بەشێکی ئەو شەپۆلەی کە پێوترێ یا زۆرجار شیوعیەکانیە کۆمۆنیستەکان پێڵەن نەتەوە پەرستیە ناسیۆنالیزم بۆ خۆی ئەمە هەیمەنە و هەژمونی کرد کە لە شۆڕشی ئەیلوولا هەیمەنەی کردبوو لە کوردستانەواتە باڵی نەتەوەیەکە هەیمەنەی کردبوو بەسەر باڵی ئومەمیەکە کە شیوعیەکان زیاتر ئومەمیانە بیرانە خێر ئەوە یەکێک لە هەڵوێستەکانی کە بەو شێوەیەت ڕەفتارەکەن لە دژی ئومەمیەت لە دژی ئەوە نەتەوایەتی ئەگەر ڕێکوپێک بۆ خانزاجی میلەت بێ ئەوە شتێکە ئەگەر لە بۆرژوازیەت و بۆ خانزاجی بۆرژوا بێ شتێکی ترە لەبەر ئەوە ئێمە لەو باوەڕەداین کە حیزبی شیوعی ئەو هەڵانەی کردووە خۆی لە پێش هەموو کەس هەڵەکانی خۆی دیاری کردووە و یەکێکیان ئەوەیە کە لە کاتی تێرۆرکردنی عەبدولکەریم قاسمە نەهاتە سەر حکوم جگەلەوە مەسەلەن لە مەسەلەی کەرکووکە کۆنەپەرستان و تۆڕانیەکان و هەندێک کەسانی سەر بە کۆنەپەرستی ڕۆیشتن ڕەسمی جەزائیر کە ئیستیعماری فەرەنسی کوشتوبڕی جەزائیریەکانیان کردووە ئەو ڕسمانیان برد بۆ عەبدولکەریم قاسم وتیانەها شیوعیەکان خەڵقیان سەحل کردووە عەبدولکەریم قاسمیش پیاوێکی عاتفی و ئەوە بوو هەستا لە کەنیسەی ماریوسف خوتبەیەکیدا ئەو خوتبەیە هەڵوێستی خۆی دیاری کرد لە پێشکەوتن خوازی و سەرەتای پاشەکشەی بوو لەوێ پاشەکشەی باشە مامۆستا کە کەسێکی عاتفی بۆ عەبدولکەریم قاسم ئەی بۆ شیوعیەکان پێشی شۆڕشەکە و یا کاتی کودەتاکە ئەوەی کە بەڕێسەڵەی شۆڕش لەو کاتانە و هەموو ئومێدە چی بوو بۆ پیاوە هەڵیان واسی بوو وە خۆشت چەندجار لە نووسینەکان تا لە کتێبەکان تا زۆر بە نیشتیمان پەروەر و خەڵک دۆست باسیەکەی ئەو وەختە لەو خۆناغا پێش ئەوەی عەبدولکەریم قاسم تێوەرگەڕێتەوە زەعیمێکی نیشتیمان پەروەر و پێشکەوتن خواز بوو دەبوو لایەنگیری بکرێ لە دژی دوژمنان کە ئەیانوێست
خۆی و شۆڕشەکە لە ناو بەرن. بەڵام بەشێکی مەوەسا کێشەکە کێشەی فکریش نەبوو، بە تایبەتی ئێمە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی ئایندار و مسلمان بوو، بە بڕوای تۆ بۆ خۆی چاندنی تۆوی چەپ و یا شوعیەت و ئەوانە لە ناو ئەم کۆمەڵگایە بە ئاسانی سەوز نەئەبوو. سەردەمێک بە ناوی داکۆکیکردن لە چینی پرۆلیتاریا و زەحمەتکێش خەڵک شوێنیان کەوت، بەڵام دوای ئەو پاشەکشە ڕوویا بە تایبەتی تر وردەوە لە 16 کە دێ بەرەو هەفتا و سەرەتای بەیانی 11,000 دەست پێەکە. باشەکشە لەوە نەبوو کە حیزب هەڵوێستی لە دینی ئیسلام و لە دینیەکان هەڵە بێ. پاشەکشە لەوە بوو کە حکوومەتی عەبدولکەریم قاسم هات بە زەبری ئاگر و ئاسن مەسەلەی کورد چاری بکات. ئێمە ڕامانگەیان کە ئاوایی مەسەلەی کورد چار ناکرێ، پێویستە بە گفتوگۆ بێ لەسەر لەگەڵ قیادەی شۆڕش و بارزانی، بەڵام بەجووی ئێمەی نەکرد. باشە جیاوازی نێوان چەپەکانی ئێوە شوعی لەگەڵ چەپەکانی ناو پارتی با تایبەتەوەی باڵی مەکتەبی سیاسی مامۆستا برای مەحمەد و حەمزە عەبدوڵڵا و ئەوانە چی بوو؟ یعنی تێڕوانینەکان بۆ خۆوانیش هەر وەکو چەپ بیریانە کردەوە، بە تایبەتی دواتریژە بینین لە 64 ڕاستە لەسەر دەسەڵات و نفوس ئینشقاق دروسە بێ، بەڵام ئەم جیاوازیە لە نێوان هەردوو لای ئێوەی شوعی و ئەوانی ناو یا مەکتەبی سیاسی پارتی یا ناو پارتی چی بوو؟ لەگەڵ ڕێزم بۆ بە ڕێزت بۆ بیر و ڕاکات ئەوە هەر کاری نەکردەیە ئەوە بەیەک بسوبێنێ. ئێمە لە وەختا سیاسەتێکمان هەڵگرت وتمان پێویستە حکوومەتی عەبدولکەریم قاسم شەڕی کوردکوژی ڕاگرێ، بە گفتوگۆ چاری مەسەلەکان بکات. ئەو نەیکرد. عەبدولسەلام عارف لەگەڵ عەبدولناسر ڕێکەوتە بوون، هاتن شەوافیان ڕاستپارد و چەکیاندایە چەک و پارەیاندایە لە دژی شۆڕشی 4 تەمووز ڕافەڕی. جەماوەر ئەوی گۆڕ کرد و جەماوەر ڕێگەی نەدا فرقەی دووش لەو کودەتایە بەشدار بێ. ئەوە لێرە خاڵێکی گرنگە. خاڵی دووهەم تۆ مەحاولە بکەی کە هەندێ لایەن و هەندێ هێز و سیاسەکەیان لە کێشەی چینایەتی دوورخەیتەوە، ئەوە بە قەناعەتی ئێمە ڕاز نییە. کێشەی چینایەتی هەموو کەسێک ئەگرێتەوە، چه ئیدعای کوردایەتی بکە چه ئیدعای بەڵام چینایەتی پاشان نابێت یەکەری ئەوە بکەی کە حەمزە عەبدوڵڵا سکرتێری یەکەمی پارتی دیموکراتی کورد بوو لە مەهابادەوە. حەمزە عەبدوڵڵا هەتا مرد پیاوێکی شیوعی بوو. بیرەوەریەکانی کەوتە دەست هاوڕێکەریم، ئێمە بە دوایە ئەگەڕێین باشەکە چاپی بکەین و بڵای بکەینەوە. حەمزە عەبدوڵڵا شیوعی بوو بە شێوەیەکی، بەڵام شوعی بوو وەکو ئەفکار، وەکو شوعی بیریەکرد، وەکو سیاسەت شوعی نەبوو، وەکو ئەفکار و وەکو سیاسەت شیوعی بوو. بەڵام سکرتێری پارتێکی نەتەوەپەروەری وەک پارتی دیموکراتی کورد کاتە کە شوعی بوو وایە لەگەڵ حیزبی شوعی عێراقا بووایە بە ڕەسمی، نەک لەگەڵ پارتی بە ڕەسمی ئەندام بوو، بەس بە تەکلیف سکرتێری پارتی بوو. و ئەو فترەی کە ئەو سکرتێری پارتی بوو، ئەو پارتیە زیاتر پەرەیسەن، زیاتر پێشکەوت و دەور و ڕۆڵی لە شۆڕشی کووردا بە سەرۆکایەتی قازی محەمەدی نەمەر زۆر و بەڵێ مامۆسایەکێ لە کێشەکانی تر کە باسەکرێ بۆ منە بەڕێزت باسی کێشەی چینایەتیت کرد. بەڵام ئێمە کە لە دوای شۆڕشی ئەیلولەوە و لە دوای ئەوەی کە قاسمە کوژرێ و کودەتە هەشتی شوباتی 63 و بەعسیەکان یعنی بۆ خۆی چەوسانەوەی نەتەوەی دێتە ئاراوە، زوڵم و زۆر سەدام حسەین یا بڵێن هین ببوورە دەسەڵاتەکانی عێراق لە عەبدولسەلام عارف و عەبدوڕەحمان عارف و سەرۆک وەزیران بەزاز و دوای ئەحمەد حەسەن بەکر و تا سەدام حسەینیش هەمووی یعنی بە شێوەی توندوتیژی و چەوسانە و سەرکوتکاری ڕووبەڕووی کورد بوونەوە. پێت وانییە زیاتر یعنی واقعەکە وای ئەخواز بۆیە بەرەی پارتی یا بڵێ بەرەی شۆڕشی ڕزگاری خوازی لە ئەیلولا
بەهۆی ئەوە فراوان بوو کە لایەنە نەتەوەیەکە زاڵ بوو تاوەکو لایەنی چینایەتەکە ئەمە بوو بەرەی حیزبی شوعی لاواز کرد و چۆڵ بوو دەوروبەریان. بەڕێزت ئەبێ زۆر دەقیق بی، بەڕێزت ئەڵێ لایەنی نەتەوەیی لایەنی چینایەتی، بۆ ئاگاداریت ئەو لایەنە نەتەوەیەش هەر چینایەتیە. ئەخێ من چینایەتی بە ناوی طەبەقات، یعنی ئەو طەبەقات ئەوە لە ناو کۆمەلگادا فاکتەری ئەساسیە، حکمی ئەساسی دەکا. ئەگەر چی تۆ ئەترافی پێ بکەی یا پێی نەکەی ئەوە بۆرژوایە کە لە دوای سیاسەتی دیکتاتۆرانەوەیە لە دژی چەوسانەوە. با شتێکی تر بڵێن، یعنی ئەگەر تۆ طەبەقاتی ژواز زێبێنی نەتەوەی ژواز زێبێنی بەد بچینەوە سەر مەسەلەی ئومەمیەکە و مەسەلەی کە حیزبی شوعی عێراق بوو گشتی بوو، یعنی بیرەکراوە چۆن ئەڵێ جیاکاری کوردستان لاواز بوو، زاڵ نەبوو، ناونیشان و تایتڵی حیزبی شوعی نەبوو، ئەمەش بۆ خۆی کاریگەری نەبوو لەسەر پاشە کشەی شوعیەکان لە دوای شۆڕشەی لوولەوە. نەخێرەوە لە خۆتەوە شتێکی بە فەرز و ئەڕێ ئەمە وامە. من لە مووقعی پرسیارە لە بەڕێستەکان تۆ لە ناو ڕووداوەکانە ژیاوی کە ئەوە ئەساسێکی زانستانی نەبێ، چۆن تۆ ئەڵێ ئەمە لەم مووقعەوە حیزبی شوعی وابوو، لە کام مووقعەوە حیزبی شوعی کە هات لەگەڵ شۆڕشا بۆ ئەیویست شۆڕشێکی جەزری بێ بە قیادەی عەبدولکەریم قاسم، ئەوە نەیهێنا عەبدولکەریم قاسم تێوەرگەڕایەوە، کە تێوەرگەڕایەوە حیزب سیاسەتی خۆی گۆڕی، سیاسەتی ئاشتی لە کوردستان بەرز کردەوە، سەدان تەسحیەی دا بۆ ئاشتی لە کوردستانە لە دژی شەر، داوای لە هەموو لایەنەکانە کرد کە بە دانوستان چاری مەسەلەکە بکەن، بەڵام بە دەرەجەی ڕئیسی عەبدولکەریم قاسم و ئەوانەی لە پشتی سیاسەتە چەوتەکەی ئەو کاتەیەوە بوو، ئەوانە ڕازی نەبوون بەو شێوەیە چاری مەسەلەی کورد بکەن، پەنایان بردە بەر شەڕی عەسکەری، پەنایان بردە بەر کوستوبەر. یعنی دوایش کە بەیانی 11 ئازار دەرەکرێ شوعیەکان بۆ منە ئەڕۆنەوە پاڵ حکوومەتی عێراقی لەگەڵ ئەوانە ئەبن لەگەڵ شۆڕشان نابن، ئەمەش هەر لە چوارچێ و بیرکردنەوە ئاشتیایە. ئەوە غەڵەتە بری لەگەڵ ئەوان بوون لەگەڵ شۆڕش نەبوون، چونکە حیزبی ئێمە لە پێش ئەوەی لەگەڵ حکوومەت ڕێبکەوێ لەگەڵ پارتیا بوو، لەگەڵ بارزانیا بوو، بەڵام ئەوان ڕێنەکەوتن لەگەڵ ئێمە. بارزانەی نەمەر خۆشی داوای کرد کە باس شوێعەکان بەشدار بێ، سەدام پێی ڕاگەیاند کە ئێوە حەقی ئەوانتان نەبێ، ئێمە خۆمان لەگەڵ ئەوان گفتوگۆ ئەکەین. مەبەستیان ئەوە بوو حیزبی شوێعی لە حەرەکەی کوردی بپچڕن بۆ ئەوەی زەربەیەکی گەورە لە بەڵام هەردووە جاریش پچڕیان بارزانانی ڕۆشتەوە شاخ، بەڵام شوعیەکان مانەوە لەگەڵ حکوومەتی عێراقی لەناو حکوومەتا بەشداریان وەختە کە پارتی گفتوگۆی کرد کە بارزانی وتی با شوێعەکان بەشدار بن، ئەوانی تر ڕازی نەبوون. چێ ڕازی نەبوو؟ حکوومەتی عەبدولکەریم قاسم ڕازی نەبوو و حکوومەتی پێش یعنی کودەتای سوبات ڕازی نەبوون، بە ویستیان بە کوستوبەر چاری مەسەلەکە بکەن، بۆیە ئێمە سیاسەتی ئاشتیمانە کوردستان. بەڵام حیزبی شوعی کە لەگەڵ حکوومەتی عێراقی حکوومەتی بەعس ڕێکەوتن، لە پێشە بارزانی داوای کرد هەر سێ لایەن بێ، ئەوان وتیان نەخێر ئێمە و ئێوە ڕێ بکەوین، ئەوەش غەڵەتێکی گەورە بوو، ئەوان قبوڵیان کرد، ئەوان ڕێکەوتن، ئەنجا حیزب کەوتە غەڵەتەوە لەگەڵ ئەوانە. ئێمە زۆرمان لە دژی ئەو ڕێکەوتنە بووین، چونکە لەگەڵ حکوومەتێکی کۆنەپەرستی وەکو سەدام تکریتی و بەعز ئاخرەوە تا ئەوە پێ تا پێشی کۆبوونەوەکەی خۆتان بوو لە 1970 کردان، پێشتر لەگەڵ حیزبی بەعز بوون و دوو وەزیریشان هەبوو حیزبی شوعی، دوو وەزیرتان هەبوو، وەزارەتی کشتوکاڵ و وەزارەتی وەزام دەوڵەت بوو، مکەڕەم تاڵەبانی و عامر عەبدوڵڵا. بەڵێ مکەڕەم تاڵەبانی و عامر عەبدوڵڵا ئەم دوانە وەزیری حیزبی شوعی بوون لە حکوومەتی عێراق. ئەو وەختە پارتی 6 وەزیری هەبوو کەچی لەبەر دەمی مەقەڕاتی ئەمان نووسی جاژ مەرکەزی، ئێوتمان برادەرینە ئێوە 6 وەزیرتان هەیە، چی برێن بە ئێوە؟ ئێوە
ئێمە دوو وەزیرمان هەیە ئەوە جانیبێک جانبی دووهەم ئەو دوو وەزیرەمان گەورەی کاریگەریان ژێڕا بۆ ڕاگەیاندنی سیاسەتێکی ئاشتی خوازانەی نەتەوە پەروەرانەی هێناندی مافەکان بەڵام دوایی خۆ پارتی یا بڵین شۆڕش بەشداری نەکرد و چووە شاخ ئەمان هەرمانەوە هەتاوەکو کاتێک کە سەدام حوسێن دێتەوە دوایەوەتر خۆتان ئەگەنە ڕێکەوتن و کۆبوونەوە ئەکەن و بڕیاریەوەیان کە ئیتر هەریەکە و بەلایەکە نەمێننەوە لە بەغدایا لەگەڵ حکوومەتی عێراقیە طبعا نەماینەوە طبعا ئێمە لەو وەختا حکوومەتی عێراقمان بە حکوومەتێکی دژی میلەت و دیکتاتۆر دانا و هاتین لەگەڵ پارتیا ڕێکەوتینەوە و بارزانی ئەتیمادی گەورەی لەسەر شوێعەکان بوو و لە زاخۆوە لە ناویچی هاتا ئەو شوێنەی ڕێگای زاخۆ شوێعەکانی لێبوون لە پێش مەقەڕاتی بارزانیە چونکە سیقەی گەورەی بۆوان بوو ئەوە بوو ئەو جارش بە دوو لیوا هاتن لە ناکاوێکە هەندرێنیان گرت و ویستیان هەموو کوردستان زەربە لێبن بە شوێعەکان خۆیان کۆکردەوە و بە قیادەی مقدم کەمال نوعمان ثابت کە زابتێکی گەورەی عەرەب بوو و لەگەڵ برادەرانی ترا شەرێکی گەورەیان کرد و حکوومەتیان تێکشکان و دەسەڵاتی باسییان بەڵێ بەڵام کەواتە ئەو بیرکردنەوەی کۆتایی پێهات نازانم ڕاستەیان ناڵەن شوعیەکان بە مدیریەتی مەعارفی کوردستانیان و مدیریەتی مەعارفی قلیاسە من وەڵامم داوەتەوە بە مستەمسەک ئەوە هاوڕێیەکی خۆشەویستمان کە جەلالی میرزاکەریمە لە پاشا بوو بە پارتی لە ئەو وەختەی کە هەراوەریا لە بینی حزبی شیوعی و پارتیا هەبوو ئێمە لە دژی ئەوانەمان نووسی ئەوان لە دژی ئێمە نووسی مەقالێکی نووسیوە مسودەکەیان بۆ ناردم لە مەطبعەوە کە نووسیوێتی حزبی شیوعی بە مدیریەتی مەعارفی کوردستانی وتووە مدیریەتی مەعارفی قلیاسان وتم هاوڕێ جەلال تۆ مەسئولی من بووی ئێمە هەردووکمان لەژێر دروشمێکا وەستاوین لەبەر قەسرەکەی نووری عەلیە کە عەبدولسەلام عارف هاتبوو خوتبەی ئەدا لەسەر ئێمە لە بەسی دەرمانخانەکەی نووری عەلی لە سلێمانی بەلەبەرە لەبەر دەجسەرا لەویا من و تۆ لەژێر دروشمێکا بین نووسراوە مدیریەتی مەعارفی کوردستان ئەم کوردستانە چۆن بوو بە قلیاسان بە ڕەغبەتی خۆت و تارێکە نووسیوە وتی دەلێی گەڕێ یعنی لە ئەنجامی ئەو پۆلێمیک و هەراوەریایە باش ئەگەر نەگەڕێمەوە بۆ ڕابردوو بەڕێزە زۆر یعنی باسی ئەو پەیوەندیە لەگەڵ پارتی و بارزانیەکەی خۆ تۆ ساڵی 1962 وابزانم هەوڵ ئەدرێت تەنان لە ناو شاری سلێمانەیە تیرۆرت کەن خەنجەرێت لێ ئەدرێ ئەمەش هەر بوو خۆی پەیوەندی بۆ ناکۆچانەوە نەبوو تۆ شیوعیەکی سەرسەخت بوویت نارەکانی شوعی ئەمەیان بەرامبەرت کرد ئەبێت ڕوونە نارەکانی شوعی لەو کاتانەدا کە ململانیەکە گەرم بوو برای تاوانبار حکم درا بە ساڵ و نیوێک دوو پۆلیسیشی کوشت بوو غەدارەکەی لێ وەرگرتبوون خەڵکێکی زۆر ویستی بڵێ ئەوە پارتیە حتا خۆیان بەعزێ هەڵەیان کرد لە ئەخیرا وتیان ئەمە پارتیە چۆن کابرایەکی سەرسەری پیاوکوش دابنێن بە پارتی یعنی پارتی نەبوو هەوڵەیە من ناڵێم پارتی نەبوو ئەوان خۆیان ئەو کابرایان داناوە بە هاوڕێی خۆیان بەڵام ئەوەی من ئەوەنە معلوماتما بێ کابرایەکی سەرسەری هەر لە منی نەدا لە کۆمەڵی خەڵکی تریشیدا ئەوە بوو و ئەو وەختە بە شکرێ ئەشکال ئەگەر کەسانی سەر بە پارتی تەئیدیان کردبێ لە ژێرەوە ئەوە شتێکی ترە ئەوە نەتیجەی ئەوە بوو تۆ لەبەر ئەوە بۆ ڕۆشی بۆ بخارس لە ساڵێ دوای ئەوە بۆ خوێندنیا هەر خۆت حیزب منینات بۆ تەسقیف و بۆ پێگەیاندن علاقەی بەوە نەبوو بەڵام هەستم کرد کە ئەوانیانەوێ لەو جۆشان نەمێنم چونکە
ئەو کابراایە هاتبوو توی من ئەبم بە پێڵاوە چمە پێیەوە بە شەرتی عەفوم کە وتم مستەحیلە عەفویکەم یا ئەم کوژێ یا ئەیکوژم من نەترسام لەبەر ئەوە مامەحمەمی ڕاستباردە بوو کە لەگەڵ قەسابەکان و دەبەخچەکان نزانی عەلاقەیان زۆر هەیە کە ئەوان پێیان وتبوو مامەحمەم هات وتی عەفویکە وتوێتی ئەبم بە پێڵاوە چمە پێیەوە وتم مامەحمە ئەو محاوەلەی کوشتنی منی کردووە لە خۆڕایی لەبەرچی ئەبێ پێم بڵێ چێ ڕاستباردووە من لێی خۆش نابم یا ئەم کوژایی کوژم ناوچەوانی ماچ کردم وتی کوڕم ئێمە لەگەڵ تۆین مووقفی تۆ ڕاستە ئەوانە مووقفیان هەڵەیە تێگەیشتی لەبەر ئەوە نەک جارێک من 6 جار محاوەلەی کوشتنم کراوە ئەی لە بەغا کابرایەکی مەفاوەز نهات ڕەمی کرد لە شوقەکەمان کوڕە گەورەکەم کە ئێستا گەورەیە 50 ساڵە مناڵ مۆساڕایە کرێ و بابە بیکوژە بیکوژە من دەمانچیشی شمێزەرم پێبوو چوومە سەر باڵکۆنەکە یەک سەلی پێوە نام یەک تۆزی مابوو بەرسەرم کەوێ کە من یەک گولەم بەو شمێزەرە پێوەنا پێچایەوە و خستی بە ئەرزا سواری سیارەکەی بۆ ڕای کرد بۆم دەرکەوت کە ئەمە مفەوەزە لە ئەمن یعنی ئەوەی بەغدا عەرەب بووی سلێمانی کورد بوو هەر لەبەرەوەی تۆ شیوعی بوویت ئەیچێوەکەمە لەبەرەوەی کە من ئینسانێکی شیوعی بووم ئەوان اختیاری شیوعەکانیان شیوعیەکان ئەگە قەرار بێت لە کوردستانە بۆنمە باوازەوەی بەغدا بین ئەمن بۆ و دوژمن بۆ نەیار بووە لە کوردستانە بەشێکی ئێوە ئەوە نەبوو کە ئەگوترێ وەکو جەمال نەبەس لە کتێبی دۆزینەتەوەی کووردا باسی ئەکاڵێ شوعیەکان لە ناوەڕاستی 45 تا ناوەڕاستی 55 یا بڵێ ناوەڕاستی پەنجاکان ناوەڕاستی چلەکان بۆ ناوەڕاستی پەنجاکان سربەخۆیی کوردستان لایەن بە پیلانی ئیمپریالیست وێنایان کرد بۆ بەهێزکردنی پرۆلیتاریا هەر بۆ خۆی ئێوە ئەمە نەبوو بۆ خۆی مەترسی زمان نەبەزە کە ئەو وەختە ئەوە لەو زۆر برادرم بوو بابا هاتایە بەرامبەر بە من بیوتایە من ڕەدم ئەدایەوە و ئەوە نەبوو جەمال نەبەس خۆی دیارە تۆ شادی پێەکەی نەتەوە پەروەرێکی بە بیرتەسک بوو کاژیر بوو کاژیر بوو لە پێش کاژیکە لە دوایی بوو بە پاسۆک پارتی سۆسیالیستی کورد پاسۆک ئێمە عەلاقەمان لەگەڵیانە زۆر باش بوو لەگەڵ ئازادی سکرتێریانە و لەگەڵ جەلالی حاجی حسێنی سکرتێریانە کە بە ناحەق کوژرا لەگەڵ ئەوانە باش بوو جەمال نەبەس دوور لە کوردستان هەرچیشیان پێبوو وەکو نەتەوەپەروەرێکی بیرتەسک داخی خۆی بە شێعەکانە ڕشت ئەوە ناکرێ بە بەڵگا چی وتووە جەمال نەبەس من 100 بەڵگەت بۆیمەوە کە کەسانی زانا و عالم و تێگەیشتوو لە دەوری حیزبان کەم نەکردوتەوە باش بگەڕێنەوە بۆ دوای ئەوەی کە ئێوە تقریبان سەردەمی ئەحمەد حەسەن بەکریش لە ئەخیرەکانە سەردەمی سەدام حوسێن تر کۆبنەوە و کۆبوونەوەی خۆتانەکەن و بڕیاری ئەوەیان کە ئیتر بەغا و عێراق و بەرەی حیزبی بەعس کەڵکی ئەوەی پێوە نەماوە لەگەڵیان نابن دوای ئەوە کە یەنە دەرەوە دوو بەرە دروستەکرێ یا بڵێن دوو بەرەی جەوقەت لەگەڵ بەرەی جوودە هەردووکیان جیاواز بوون ململانی و ناکۆکیانی پارتی و یەکێتی ڕۆڵی هەبووتیانە ئێوە لە هەردووکیانە هەبوون ئێمە لە هەردووکیانە هەبوون بۆ ئەمە ئەوەختە لە سووریا بووین مام جەلال دەوری ڕئیسی هەبوو داوایە کرد کە جەبهەیەک پێک بێ لەو حیزبانەی کە لەسەر ساحەن لە زمنی ئەو حیزبانە پارتی بەعسی عەرەبی ئیشتراکی ئەو جەناحەی کە سەر بە سووریا بوو گرنگەوەیە بەعس بوو بەعس بوو سەر بە سووریا بوو زدی سەدام بوو لە پارتی سۆسیالیستی عێراقی کە زدی سەدام بوو ئەویش تا ڕادەیەک سەر بە سووریا بوو ئەوانە ناسیۆنالیزمیش بوون جگە لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەویەکەی دیارە و داوایان کرد حیزبی شیوعی و پارتی سۆسیالیستی کوردستانیش بێنە ئەو جەبهەیەوە ئێمە وتمان ئەم جەبهەیە ببوورە هەر جەوقەدەکە بۆ بینەران ڕوونکەینەوە جەبهە وەتەنیە قەومیە کوردیەواتە بەرەی نیشتیمانی
بەرەی نیشتیمانی نەتەوەپەروەری دیموکراتی وانە جبهة الوطنية الديمقراطية جو القومية الديمقراطية جبهة وطنية قومية ديمقراطية أما جو قد بو أما دوانزي یانزەی 1970 دروستێ بەڵام دوو هەفتە دوای ئەوە ئەوەنەی 11 بەرەی جوو دروست جەبهە وەطەنیە دیموقراتیە قەومیەکەی پێوە نییە بەڵێ بۆچی لەبەر ئەوەی یەکێتی نیشتیمانی و مام جەلال و حیزبی بەعس و ئەو حیزبە ئیشتراکی عێراقی وتیان بە هیچ جۆرێک نابێ بارزانی بەشدار بێ و پارتی دیموکراتی کوردستان بەشدار بێ یەکەمیشیانە بە پێچەوانەوە یەکێتی بڵێن بەشداری پێ نەکرا یەکەمایەکێتی تایە پارتیتیانێ لە دووەمیانە ئێوەمان وتمان باشە مادام وایە ئەمە تەجربەمان هەیە وەکو ئەوەی 57 کە ئێمە لەگەڵ پارتیاسینە جەبهەوە لە خلالی ئەوەوە پارتیش بەشدار بێت لە دژی حکوومەت ئێمە کە ئەو جەبهەیەمان کرد ئەمانە شێت بوون چونکە یانزانی ئەم جەبهەیە وەزنی هەیە پارتی و پێشمەرگە و وەزنێکی زۆریانە بۆ وەختە و لەگەڵ حیزبی شیوعیە و لەگەڵ ئەو حیزبی سۆسیالیستی دیموکراتی کە ئەوەی ئێستا پاسۆکشی تیا بوو پاسۆک پارتی سۆسیالیستی بەس چۆن ئەم هاوسەنگی حیزبی شیوعی ئەم هاوسەنگی ڕاگرت ئەم هاوسەنگیە ڕانەگیرا چونکە بۆ یەکێتی و حیزبی بەعس و حیزبی ئیشتراکی هەر یەکە و ڕاست هاتن حیزبی شیوعی و سۆسیالیستیان تەجمید کرد لە جەبهەی جەوقەت دەریان کردن ئەوە لەوێ دەریان کردن مەجبور ئێمە هەر زودماینەوە ئێمە لە هەردووچیان نابووین وتمان کاکە ئەم جەبهەیە دژی ئێوە نییە بەرنامەکەمان مشتەرەکە بەرنمەیەکمان لەم لایە ئەم بەرنمەیە هەمووی لە دژی سەدامە ئێمە ئەمانەوەی هەموو هێزەکان کۆکەینەوە لە دژی ڕژێمی دیکتاتۆری سەدام و لە پێناوی مافەرەوەکانی گەلی کووردا بەڵام ئەوان قوبولیان نەکرد حیزبی شیوعی و سۆسیالیستیان تەجمید کرد و لەو جەبهەیە دەریان کردن کاویان دەرکرد بەڵام دواتر لە بەرەی جووتا پێکەوە بوونەوە ئەمانەوە ئێمە لە بەرەی جوودا مامجلال و یەکێتییان نەبوو بەڵام دوایەوە ڕووداوێکی دڵتەزیێن ڕوایە هەر خۆشت لە ژیاننامەکەتا باس کرد کارەساتی قەرناقە و پشت ئاشان باشە بۆچی حیزبی شیوعی ئاوا لەو شەڕەوە بۆچی لەو سەرۆ ئاڵا لەو سەرۆ نەئاڵاوە حیزبی شیوعی قیادەکەی لە پشت ئاسان بوو قەرناقە و پشت ئاسان نەزانی شوێنەکەی نەزانی قیادەکەی لەوێ بوو چونکە ئێمە لە گواستمانەوە لە ناوزەنگەوە بۆ ئەوێ بۆ ئەوەی 40-50 کەسماندا نابوو لە عسکەری و مەدەنی کە بڕۆنە خوارەوە لە خەتی عسکەری ئیش بکەن لە پێناوی کودەتا دژی سەدام ئەوەمان لەوێدا نابوون لە زمنی ئەوانە حامد الخەتیب کە مخەدەمێکی عسکەری و ئازا بوو خەڵقی تر ئەنجا ئەمان هاتن چیان کرد ئەمان هاتن وتیان ئێوە لەگەڵ پارتیا کردوتانە جەبهەتان کردوتەوە لە دژی ئێمە کاکە لە دژی ئێوە نییە بابە لە دژی ئەوە نیە ئەوە بەرنامەکەیە هەردوو لامان لە دژی سەدامین ئێمە تاریخیان لە دژی لەگەڵ ئەوانە هاریگانیمان کردوە نەر لە دژی ئەوە یعنی گوناحی حیزبی شیوعی تەنها ئەوە بوو ئەوە نقطەیەکی ڕئیسی بوو کە گوناحی حیزبی شیوعی نەبوو هەڕەی ئەوان بوو کە وایان دانا ئێمە لە دژی ئەوانین وا نەبوو ئێمە لە دژی ڕژێمی سەدام بووین ئەمە یەک دووهام لەو جەبهەیە سۆسیالیست و حیزبی پارتی زەختیان کرد کە حیزب بەشدار بێت لە شەڕە لە دژی مەڵبەندی سێ یەکێتی لە ئەوە ناویچیە دەست پێش خەریان کرد ئەوەی ئەنوەربەجی لێ بوو بێتواتە لە دژی لقی سێ پارتی مەڵبەندی سێ یەکێتی تەلەفۆنیان کرد کە ئێمە ئەوەین پێیان وترا بەشدار مەبن کاکە سیاسەتی ئێمە ئەوەیە دەستێک لەملا دەستێک لەولا نابین بە بەشێک لە شەڕی براکوژی نە لە دژی یەکێتی نە لە دژی پارتی ئەمە سیاسەتمان بوو
یەکدوو برادر هەڕەیان کرد کە هیچیان دوایی دەرکەوت مەسئولی مەڵبەندەکە بوو و دیار بوو پەیوەندی نەوعێک ژێربەجێری هەبوو لەگەڵ ئەوانە ڕێکەوت بە خلافی سیاسی حزب لە زدی مەڵبەندی سێ یەکێتی کە لە مەڵبەندی سێ یەکێتیاندا و گرتیان ئەنجا لەم لاوە قیادەی یەکێتی بە قیادەی نەوشیروان و بە ئاگاداری مام جەلال کەوتنە هەڕەیەکی گەورەوە بەڵام بۆ وتیان بۆچی ئێمە لەوێ لقێک چووە لە مەڵبەندی سێداوە ئێمە ناچین شەڕی ئەوان بکەین لە پەنامانە قیادەکەیان هەیە لەوانە سرەوێنین دەرکەوت لە ئەخیرا کە لەگەڵ سەددام و عەلی کیمیاوی و ئەمانە ئیتیفاقیان کردووە و بەڵگەنامە و ڕسم هەیە باش بۆ ئەوەی کە لەوێ ئەوان لەگەڵ ئەوان ئیتیفاق بکەن لە دژی حیزبی بەڵام حیزبی شوعی تۆ بەڕێزت ینی زۆر ئاماژەت پێکرد کە هەمیشە تەنانە لەو کاتانەدا کە عەبدولکەریم قاسم ئەبێتە دیکتاتۆر و ئەکوژرێ و دواتریش سەردەمی یەکەم و دووەمی بەعەز ئەو هەر لەگەڵ ئاشتیا بووە یانی حیزبی شوعی نەیتوانی لەو کارە ساتاوە لەو ڕووداوە کە ئەوەی یەکێتی کردوێتی ئەوەی کە لە مێژووە باسەکەەوە بەڕێزی ئاماژەت پێکرد مبادرەی پێشوەخەتەوەی یەکێتی کردوێتی کاردانەوە بووە نەکار یا بڵێن پەرچەکردار بووە حیزبی شوعی نەی ئەتوانی ڕۆڵی ئاشتی بگێڕێت و یعنی لەو بەرەیە بێتە دەرەوە نەعاڵێ لەو شەڕە و کوشتارەشی تیا ڕوونەیە ئەوە کە ئەوەیان کرد ئەمان هاتن غەڵەتێکی گەورەیان کرد بە ئیتیفاق لەگەڵ ڕژێمی سەددام بۆ مفاوەزات شەرتیاندا نابوو کە لە حیزبی شیوعی بدرێ و مستەمسەکات هەیە کە ئەو وەختە جەماعەتەکانی سەر بە سەددام ئەزە دووری و عەلی کیمیاوی و ئەمانە بە دووربین سەیری قڕناخە و پشدارسانیان کردووە کە چۆن یەکێتی لە شوێعەکانەدا باشە یەکێتی بە لێرە بابەتەکەی ئێمە یەکێتی و شوعی و بەرەی جووت و جەوقەت نییە بەڵام واقعە یەکێتی کە مبادرە کرابێ هێرش کرابێتە سەر مەڵبەندی سی ئەویش لە ئەنجامی خۆتان ئەزانن بە ڕێزی شارەزای شەڕی شاخ و شەڕی براکان ئەوە کار و کاردانەوە بوو کە بێتەوە جارێکی بێوێت تۆڵەی خۆی بکاتەوە ئەگەر بەڵگە هەبێ بسەلمێنرێ جیاوازە بەڵگە نامەن نەبێ دیفاع لە خۆیکایە بێت تۆڵەی ئەوانی کە لە لای ئەم قوربانیانەی کە پێشکەشی کردوە برینارەکانی زەرەری مادی و معنەوی کردوێتی بکاتەوە ئەبێ بە چۆنەڵی بەدەستکی سە و بە ئاگاداری حیزبی بەعس و عەلی کیمیایی وێنا بکرێت خۆی واقعەکە وایە واقعەکە وایە چونکە کەوترا هەرمە نەوشیروان مەسئول نییە ئەوە سیاسەتی یەکێتی بووە و مام جەلالیش ئۆکەی کردووە ئەنجا نەوشیروان قیادەی ئەو معرەکەی کرد باشە تۆ بەهاتی تایە احتیجاجی بکردایە بزانە مەوقفی حیزب چۆنە تۆ بچی ڕەسەن بە ناکاو پەلامار بەی بۆ سەر قیادەی حیزبی شیوعی کە ئەوە هەر بیری لێ نەکراوەتەوە غەڵەتە لەلایەنی حیزبەوە ئێمە لە پاڵ ئەوانین لە نزیک ئەوانین ئەوان بێ جگەلەوە ئەو هەموو ئەسیرە بۆ بکوژرێ پەنجەی ئافرەت بڕاوەتەوە حەڵقەکەی دەرێنراوە خۆ هەمووی وەقاع ڕاستە بەڵام ئێستا شەڕی براکوژی نەکردوایەوەش هەر ئەو کاتانە بەڵکو دوای ساڵانی نەوەتەکانیش کە بوو لە نێوانی هێزە سیاسیە چەکدارەکانی کوردستانە حاڵەتی زۆر بەداخەوە دڵتەزیێنی تیابوو ڕووداوی زۆر ناخۆشی تیابوو بەڵام ئەوەی کە بەڕێزت باسەکەی ڕووداوی قڕناقە و پشتاشانێکێکە لە ڕووداوە دڵتەزیێنەکان لەوەش خراپترەیە کە ئەوانەی ئێستا یاداشتە نووسن لە یاداشتەکانیانە ئاماژەی پێەکەن بەڵام ئێستا بەڕێزی شت یاداشتەکانت نووسیوە ڕاستە پرسیارت لێ کراوە شت نووسیوە بەڵام وردەکاری تەواو ڕووداوەکانت وەک پێویست نەنووسیوە ئەوەی کە زیاتر وەکو نووسەرە یا ڕۆژنامە نووسێ باست لەو ڕووداوانە کردووە من بیرەوەری خۆمم نووسیوە نەچوومەتە ئەو قوڵایە بە مەبەستی ئەوەی کە نامەوێت بە هیچ جۆرێک نێوانی ئەو حیزبە تێکۆشەرانە قوڵ بکرێتەوە
و بەعکسەوە ئێمە هەوڵدەین یەکێتی ئەو هێزانە پێک بێ چونکە گەیشتنە نەتیجەیەک هیچ مافێکی میلەتی کورد و میلەتی عێراق لە سایەی شەڕ و پێکدادان و ناخۆشییان نایەتە دی بەعکسەوە لە سایەی یەکگرتن و یەکریزیە دێتە بەڵێ من لەسەرەوە ئێمە لەو ناحیەوە ئەوەیە موقف بەڵێ من لە سەرەتای بەرنامەکەەوە بەشی یەکەم بە تایبەتی باسمان لە مەسلەی حیزبی شوعی و دین و ئاین کریا ئیسلام کرد بەڕێسان بنەماڵەیەکن سەر بە طریقەتی قادری و باوکت لە ئەو ڕێگەی گرت و ئێوە شوعی بوو تت کێشەیەکیان نەبووە بە تایبەتی لە ساڵانی شەستەکانە کۆمەڵی کێشە هەبوو لە هەڵەبجا لە هەندێک شوێن لە نێوان چەپەکان و مەلاکان و پیاوە ئاینەکان حیزبی شوعی بەرپرسیار نییە لەوە بە تایبەتی لە ساڵانی شەستەکانە کە زۆر جار ئەو دروشما ئەوتێتەوە باسەکریان و ئێمەنەوەی مارکسین لە سێدارە ناترسین و ئەوانە کۆمەڵێک دروشم و شیعار هەڵی گیرا بەڕێز ئاگاد لەوانە بوو من بە هیچ جۆرێ لەو باوەڕێدا نیم کە حیزب لەو مەسائلانە کەم ترخەمی کرد بێت ڕاستە ڕەنگە لە بەعزێ شوێنە وەکو پێم عەرزم کردی حیزب 5 وەسیقەی هەڵسەنگاندنی هەیە هەڵەکانی خۆی لەوێ دەستنیشان کردووە لە غەیری ئەوە هەڵە نەبووە لە غەیری ئەوە ئەوانەی کۆمەڵی مارکسی لینینی ئەیان کرد ئەوانش بەشێکیان ئەکردوە باس لەوە ئەکرا کە ئەچوونە لادیەکانەوە بە مزگەوتەکان بە تایبەتی لیانە نووسی میوانخانە و زۆر جار یعنی بەریەکەوتن لەگەڵ خەڵکی نوێشخوێن و مزگەوتەکانە دروستە بوو حیزبی شوعی سوچی نەبوو لەوانە نەخێر حیزبی شوعی لەوانە بە هیچ جۆرێ سوچی نەبووە حیزبی شوعی ڕێزی هەموو ئاینەکانی گرتووەوە لە سەرویانەوە ئاینی ئیسلام یەک بابەتی تر گرنگە کە پرسیارێک لە بەڕێزت کەم ئەو کاتانەی کە بەڕێز بەهادی نووری سەرۆکایەتی حیزبی شوعی ئەگرێتە دەست میساقی باسمە نووسێ بەڵام دوای ئەوە ڕەخنەی لێ ئەگیرێ و تەجمی دەکرێت ئەوە بۆچی بوو ئایا ئەوە لەسەر ئەو میساقی باسمە بوو کە مەسلەی مافی کورد و چوارچێوەی مافی نەتەوەی و دەوڵەت و سربەخۆیی تیا بوو یاخود پەیوەندی بە بابەتی ترەوە بوو میساقی باسم ئەو میساقە بوو کە ئەبوو بە ناوی باسمەوە نەبێ بە ناوی حیزبی شوعیەوە بێ ڕێزم بۆ هاوڕێ بەها فەردیەتی بەهێز بوو بە ناوی خۆیەوە دەری کرد کە بە ناوی خۆیەوە دەری کرد خۆی ئەو وەختە لجنەی مەرکەزی نەبوو 3 کەس بوون مەرکەزێکی حیزبی بوو 3 کەس بوون بە قیادەی بە ئەو 3 کەسە کۆبوونەوەشیان نەکردبوو کە لەو کۆبوونەوەیە میساقەکە قەرار بن هەمووی بە فەردی کردبوو لە دواییە کە هاوڕێکەریم و ئەوان هاتن کە ئەو 3 کەسە لابران قیادەیەکی تازە دروست بوو لە پاشە سەلام عادل کە تێکۆشەرێکی عەرەب بوو پێش خرا بۆ لجنەی مەرکەزی و بوو بە سکرتێر لەوە کۆڕینەوە کە ئەمە میساقەکە شتی باشی تایە هی حیزبە بەڵام نابێ بە ناوی شخصی باس بەڵام حیزبی ئیسفادەشی لێ کرد لە میساقەکە بڵێ ئیسفادەکەی چی بوو بۆ نمونە ئیسفادەکە بڵاوی کردەوە و دوایی لەسەر ئەو ڕێبازە حەقی تەخریری مەسیری بۆ کورد قەراردا و ئەو ئەفغانانەی کە تیا بوو بە زیادەوە دیفاعی لێکرا و کرا بەڵێ بابەتێکی تر بەڕێزێت لە ساڵی 1993 وازەیەنی لە حیزبی شوعی پارتێکی چەپی سەربەخۆ دروستەکەی ئەوە چی بوو وازت هێنا ساڵی 93 ئەوە کابرایەک کە سکرتێری حیزب بۆ ئەو وەختە دووسێ وعدی بە مندا وعدەکانی نەبردە سەر منی تۆران منیش عاجز بووم ڕۆیشتم لەگەڵ کۆمەڵە برادەری ترا چوین حیزبی چەپمان دروست کرد منیان هەڵبژات بە سکرتێری حیزب و لجنەیەکی ڕاوێژکاریشمان هەبوو لە هاوڕێ بەهادی نووری و زیراری مام سلەیمان بەگ و کۆمەڵە لەو شەخسیاتانە 3 ساڵ و نێو خەباتمان کرد بەڵام ئیجازەیان نەداینێ بە شێوەیەکی ناشرین لەگەڵیان ڕەفتاریان کرد ڕەسوو حکوومەتی هەرێمە نەخێر حکوومەتی هەرێم مۆڵەتیان پێ نەدان حکوومەتی هەرێم مۆڵەتیان نەدا هەر دوولایەنی یەکێتی و پارتی لەگەڵ مەسئولینی هینادانیشتین ئەمە مەسئولینی عەلاقاتی وەتەنی
هەردوو لایەنیان موقفیان باش بوو وعدیاندا کە لەگەڵ بەڕێز کاک مەسعودیش یەکتر ببینین و ئێمە فەقەرەیەکە بوو ئەوەشمان کردایە هەر ئەبوو بەڵێ هەتا 90 ڕۆژ 3 مانگ کە وەڵامان نەدەنەوە ئەو حیزبا بێ بە ئاشکرا واتە مۆڵەتەکەت پێدراوە وعدەکان چی بوو پێیان دای کاک جەلال جێبەجێ نەکرا ئەوە وعدی کە ئێمە لەگەڵ وەفتێکمان بچین لەگەڵ کاک مەسعود دانیشین بۆ ئەوەی ئەوان ڕێگەی ڕسمیمان پێ بدەن بە ڕسمی ئێمە دەستکەین بە ئیشکردن وەک حیزبێکی نیشتیمان پەروەر و وعدەکان ئەڵێن تۆ لە یاداشتەکانانە لە گفتوگۆیەکە باسیەکەی کە وعدەکە بۆ بوون بە ئەندام پەرلەمان بۆ لە کوردستان دوای وعدی عێراقیان پێ ئەمە جێبەجێ نەکرا عێراقی بە پارتیەوە نییە نامە بەسم ئەو وعدەی کە هاوڕێکانت پیانای لەبەر ئەوانە وازی دێنا لە حیزبی شوێنی بەڵێ من نەگوازم هێنا هەڵوێستم گۆڕی لەبەر ئەوە لە بیرەوەریەکانی شا ئەوانم فەسەح کردووە کە هیچ شەرعیەتیان نەبوو و من لە فترەیەکە کە هاوڕێ مەلا حەسەن مەسئولی لجنەی ڕقابەی مەرکەزی وتی من لەبەر نەخۆشی پێم ناکرێ شرداریکەن بە هەموو دەنگەکان بلێ ئیجماع منیان دانا هەڵیان بژاردم بە سکرتێری ئەو لجنەیە بووم بە مەسئولی ڕقابەی مەرکەزی بە صفەتی ڕقابەی مەرکەزی ئەوەم باس کردووە لە کتێبەکە پێویست ناکە لەسەری بڕۆم بەڵام دواتر کە جێبەجێ نەبوو گەڕایتەوە بۆ ناو حیزبی شوێنی لەگەڵیانە قسەمان کەوتمان کاکە ئەمە وا نابێ ئێمە حیزبیش داوای کردبوو وەفدێکمان ڕێک خست بە قیادەی برادەرێک ئەسڵە من بەشدار نەبووم تیا چون دەستیان کرد بە گفتوگۆ نەگەیشتنە هیچ نەتیجەیەک هاتنەوە لە کۆبنەوەیکی قیادەی حیزبە بە شێوەیەکی ناسری وتێ نەگەیشتن بە هیچ لێک و نامانە لەوێ منیش وتم ئێمە قەرارمان هەیە کە ببینەوە بە یەک لەگەڵیانە ئێوە نا ئیجازەمان وەرگرت نەبووینەوە بە یەک ئێوە هەڵوێستان هەچی چونی بێ ئێمە مەجموعەیەکین ئەچینەوە بۆ حیزبەکەی خۆمان فعلا ئیعلانمان کراوە تەرحیبیان پێکردین ڕۆیشتینەوە بۆ ناو حیزبی شیوعی و مەناسبمان وەرگرت و کەوتینەوە ئیش و من هەتا ئەو دەقیقەیە هەر خۆم بە شیوعی و ئەندامی ئەو حیزبا زانم بەڵام لەویا کە وەک بەڕێزی پێشکەوتوو بەڵێ بەڵام وەکو بەڕێزی باسیەکەی لەویا لەبەرەوەی کەبی بە پەرلەمانتارێ لە کوردستانیا لە عێراق هەڵوێستە گۆڕیت و واز لەوە حیزبە کە چەندین ساڵە 150 تیان نەرمەکەی وازی لێهێنی لەبەر بڵێن ئەو پۆستەی کە وەریگری ئەو پۆستە کە قەرار درا من پۆستم لە پێناوی پۆستان نەویستووە من پۆستم ویستووە بۆ ئەوەی ڕۆڵێک ببینم لەو زروفە حەریجا وتیان باشە لەوە کەچی ئەو برادەرە وتی تۆ بڕۆنەوە لە ماوەی مانگێک کە ئاگادار دەکەین ئەبێ بێیتەوە و ئەیدین بە تۆ قسەم لەگەڵا گروتی وەڵا فلانمان داناوە ئافرەتێک ئافرەتەکەش دەریش نەچوو هیچ لە پاشا ئەوە یەک دوو وتی تۆ هەر خۆی وتی تۆ باشی بۆ حیزبی شیوعی بۆ پەرلەمانی عێراق چونکە عەرەبیەکەت بەقەوەتە و لە عەلاقاتی وەتەنی ئیشت کردووە خەڵکێکی زۆر لە حەرەکەی فەلەستینی و حەرەکەی قەومی عەرەبیە ناسی وتم باشە کەچی لەوەشە هەر یەکێکی تریان دانا بەبێ ئەوەی بە من بڵێ ئەوی نەکرد من کە مەسئولی لجنەی ڕقابەی مەرکەزی بووم هەچی شتێکمانە کرد کە گەندەڵیمانە دۆزیەوە ئەچوو بە گەندەڵکارانی ئەوە دەها ئەو لە زدی ئەوە نووسیوێتی ئەوەی لە زدی ئەمە تەحریزە کرد کاکەوانە گەندەڵن گەندەڵ هەبوو 3 کەس لە پەرلەمانە بوون ئەندامەکان یەکیشیان نەبێ کە ئامێدی بوو دیلمان ئامێدی زۆر ئینسانی چاک بوو دوانەکەی تریان گەندەڵیان کردبوو کە کەشفمان کرد و نردمان مۆکتەبی سیاسی ئەو سکرتێرە چوو وتویەها ئەمە بە قیادەی فڵان کەس لە زدی ئەوە نووسراوە ئەوانەی تەحریزە کرد ئێوە کەی ئیشی حیزبیە لەبەر ئەوە من عاجز بووم وازم لێنا ویان زانی بووم بە زەحمەتکێش نەبووم بە زەحمەتکێش کە قادر عەزیز هات بە سوپاسەوە وتی هاوڕێ جەلال ئێمە تۆمان قبوڵە وەک شیوعی وەک نووسەرێکی پێشکەوتن خواست وەکو ئینسانێکی شارەزا
کە تۆ بە ناوی ئێمەوە ئەوەت بکەین باش سپاس دەکەم. بکەین و ئەوە بوو منیان تەرشیح کرد بۆ مندوبی خۆیان بەڵام پێم وتن ئەنجا من چۆن ئەوە دەرسم ئێوە خۆتان حزبێکی بچکۆلن بوون بە دوو کەرتەوە ئێستاش منیشان لە ئاخر ناوی لیستەکانە داناوە حتا پێیوت بوو برادێک مەلا بەختیار هاوڕێ قارە عەزیزی وتبوو توی لە لیستە کوردستانیەکە بەهێزترین کەسیان جەلال دەباغە وتبووی ئەی بۆ ئەمە 18 کەس ئێوە خستواتان 19هەمینەوە وەڵامی پێ نەدرا بوو لەبەر ئەوە من کە چەندەنگێکم نوقسان بوو هەڵبژێرێم چونکە لەم لاوە ئەو سکرتێرە و برادران دەنگیان پێ نەداوە منتەقیە لەو لاشەوە ئەو دەنگە وەک نەهاتوە من تەواو بوو بەرنامەکەم یەک پرسیارەکەم بەڕێزت پێشتر وتی تا ئەم لەحزەیەش من حیزبی شووعیم بەڵام ئەبینین حیزبی شووعی یا هەندێک حیزبی تر کە لە سەر گۆڕەپانی سیاسی کوردستانن سەردەمێکی زۆر وەکو بەڕێزت باس کرد پەنجاوکان و سەرەتای شەستەکانیش شەقامیان چۆنەڵی شەپۆلیا لە جەماوەرە تەپ و تۆزیە کرد ئێستا نفوزیان نەماوە بەشی ئەوەش کورسیەک بهێنن بە بڕوای تۆ کێت ئەم حیزبانەی بە مواقعی ئێسا گەیانوە کە ئێستا بوون بە کەمینەترین هێزی سیاسی لەسەر گۆڕەپانی سیاسی کوردستان لێرە بۆ وەڵامی ئەم پرسیاری بەڕێزتان دوو خاڵمازەکەم لە وەختێکە کە شۆڕشی 14 تەمووز هەبوو قەوما ئێمە لە هەموو عێراقا تقریبا 150 کەس بووین 50مان لە دەرەوە بوو 50مان لە سجنا بوو 50مان لە خەباتی نێنیا بوو کە شۆڕشی 14 تەمووز تەقیەوە سەدان هەزار کەس ڕوویان کردە حیزب بوو بۆ حیزبە جەماوەری کە هەمووان دەزانین ئەمە یەک دووهەم ئەسبابی مۆزوعی زۆرە ئەوەی لە حیزبی ئێمە دراوە لە هەر حیزبێکی تر بدرایە داری لەسەر بەردی نەدەما کێ لێ یاون هەموو ڕژێمە دیکتاتۆرەکان ئێستا لە کوردستانە 33 ساڵە ئازادی هەیە حوریات هەیە یعنی حوریات بەو مەعنا و بەو تعبیرەی کە هێزە دەسەڵاتدارەکان باسیەکان یعنی هەست ناکەی لە ناو توێژی گەنجانە پێشوازی لە فکری چەک و ئەوانە بکرێت دوو سەبەب ئەوە سەبەبێکە ماز کرد بە سەبەبی دووەمە بۆ تەواوکەم ئەو حیزبە کە بێوێت جەماوەری بێت دیفاع لە مافی گەرەکەی بکە ئەبێ لە هەموو مەسائلێکە بێتە پێشەوە ئەمڕۆ گەل مەعاناتی زۆرە بەڵام هەندێک لەو شوێعیانە بەداخەوە دووی مەسلحەتی خۆیان کەوتون و پشتیان کردوتە گەل من حیزبی شوێعی فێری کردوم کە هەتا مردن خیانەت بە گەل و نیشتیمان نەکەم حیزبی شوێعی فێری کردوم کە مەسلحەتی شەخصی خۆم بخەمە پێناوی مەسلحەتی گشتی میلەت حیزبی شوێعی گەلێک ئامانج و ئەهدافی پاک و بێگەردی فێر کردوم ئەبێ من لە مستەوای ئەوە بمکەوە بەرمەسەر بەڵام بۆ قۆناغێکی دیاریکرا ڕۆڵەی بینی بۆ دواتر نەیتوانێت بەداخەوە هەندێک کەس ئەوە ناکەن هەندێک کەس بەخۆی هەندێک ئەسبابەوە هەڵەخزێنە سەر ڕێبازێکی بەڵێ من زۆر سپاس دەکەم ئەگەر بتوانی لەسەر ئەم دوو حەڵقەی بەرنامە لەگەڵ بەڕێزت تۆمارمان کرد لێرە جێپەنجەی خۆتمان بۆ بەجێبێڵی یاداشتێکمان بۆ بنووسیت بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ نووسەر و سیاسەتمەدار جەلال دەباغ تاوەکو جێپەنجەیەکی تر و بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایە